پێشی غەیسی ژیانێکی تەبیعیم هەبوو ئەلێرە پێڵاوم سبوو دەکرد ئەلعان ئەویش نمایە لۆ خۆشم ئەلعانەوە بەڕەزالت دەژیم لەبەر چاوی هەمووتە. هەش دەفتەری ئاوە بەس بوو بۆ ئەوەی مام ڕەشاد و هەردوو منداڵەکەی ببنە قوربانی ڕاگەیاندنی کوردی و کۆمنتەکانی ئێوە. بە پێکەنینەوە کۆمنتان دەنووسی و خۆتان خاڵی دەکردەوە. ڕاگەیاندنەکانیش بۆ ئەوی سوودی زیاترتان لێ ببینن هەویرەکەیان زیاتر دەشێلە. کەستان نەتان دەزانی لە پشت ئەو کۆمنتانە چی دەگوزەرە. لەگەڵم بێ با بچینە شوێنی ڕووداوەکە. نزیکەی 3 ساڵ بەر لە ئێستا ڕێک لێرە لە هەمان شوێن پیاوێک بە ناوی غەیسی ئیماراتی دێتە لای مام ڕەشاد و لێی دەپرسێت چیت پێویستە. مام ڕەشادیش وەک هەر باوچێکی تری کورد بیری لای جگەرگۆشەکانیەتی. بیر دەکاتەوە کە کوڕەکەی پێویستی بە 5 تێنووسە و کچەکەشی پێویستی بە 3 تێنووسە. بۆ ئەم مەبەستا داوا لە غەیز دەکات کە 8 تێنووسی پێ بدات. اليوم لازم اشتري البوم 5 دفاتر الواحد 3 الأخرى. بۆ جوانی بابەتەکە غەیز ناوی ڤیدیۆکە دەکات بە 8 دەفاتر. ئێوەی بینەت هەمووتان واتان زانی مام ڕەشاد 8 دەفتەری لە غەیز وەرگرتووە. بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە کە داواکاریەکەی مام ڕەشاد چی بوو هەروە لە ژێرەوەی ڤیدیۆکە بە ئینگلیزی نووسرا بوو 8 نۆتبووکس واتە 8 تێنووس. خۆی بە عەرەبیەکەی تێ بگەی هەموو شتێک ڕۆنکرایتەوە بەرنامەکە بە خۆی وەزعەکەی ڕۆن دەکاتەوە. ئەمن لۆ هەر مندارەکی بێتن و هەرچی بێ بپرسی و ئەو هابووە و هاچوو لۆ پێی برێ. ڕۆژنامە نووس ئیش و کاری نییە پرسیاری ئەوەی دەکا من چەند پارە لەبەرکەمە چیش بە پارێ من لە لەبەرکەم چەندە. پرسیارەکانیان بای جوابەکەیان نییە کە لەکنە من دی. ئەو ڕۆژنامە نووسی وایە پێشی غەیسی ژیانێکی تەبیعیم هەبوو ئەلێرە پێڵاوم سبوو دەکرد ڕۆژێ 5-6 هەزارێکم پێیا دەکرد کەم زۆر ئەلحەمدولیلا. ئەلعان ئەویش نمایە لە سبەینێ من دانیشتیمە تا ئێستا یەک پێڵاوم سبووق نەکردیە و 2 ساڵە شتاقیان ناچنە مەکتەبێش لە پاش هەینێ 3 ساڵە مەکتەبی هەردووچیان چوو. ئەوە ئومنیەتی من بۆ غەیسی ئیماراتی ویستی ڕێک بێخی ئومنیەتی من منداڵەکانم بوو ئەو بەڵێ لە منداڵەکانیدا لە مار و منداڵمیدا لۆ خۆشم ئەلعانەوە بەڕەزالت دەژیم لەبەر چاوی هەمووتە. لەبەرەوەی لە مەکتەبێ منداڵەکانی دی شەڕیان لە گەدەکردن دەیان گۆنگۆ 8 دەفتەرتانەیە لۆ هاتین لۆ دێنە مەکتەبی حکومی بڕۆنە خصوصی. ئاویشم لەگە منداڵەکان بەشەر لاات گۆم کوڕم لە مارە دانیشەمەچ. ئەو دوو منداڵی کە مام ڕەشاد داوای 8 تێنووسەکەی بۆ کردن ئێستا لەم ماڵە گۆشەگیر بوونە. دوای ئەوەی لە قوتابخانە قوتابیەکان تانەوتە شەری زۆریان لێ دەدەن وای لێ دێت واز لە قوتابخانەش بێنن. ئێستا لەم ماڵەن و تەنانن لەبەر بابەتی 8 دەفتەرەکە ناتوانن بە ئاسوودەییش بێنە دەرەوە. ئەو 8 دەفتەرە چ لێ؟ هاتان کاول نەبیانتان گۆ 8 دەفتەر هاتا قوربە سەری بەربۆسی بەخوای مام ڕەشاد عینەتش لە چاوکەی دەمام چش بەستی کراویش لەسەکەی هەر دەتناسینەوە کە 8 دەفتەرەکە. ئەو پێشش ملوێنە بە گچکە و گەوری چاوەڕێی دەکات خەبەرێک هەواڵێک لە جەنابێت ڕۆژێک لە ڕۆژانبی ئەو 8 دەفتەرە ئەو های بەسەر هات. لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێ کاری ڕاگەیاندن ئەوەیە ڕاستی ڕووداوەکان پێشان بدات نەوەک خەڵکو و نمونەی وەک مام ڕەشاد و منداڵەکانی بکرێنە قوربانی لایک و کۆمنت. کاری تۆی هاوڵاتیش هەر ئەوە نییە بێ ئەوەی بیر بکەیتەوە کۆمنت بنووسی و خەڵک بریندار بکەیت. پێویست دەکات زۆر هۆشیار بی تا لەگەڵ ڕاگەیاندن و عەوام ئاراستە نەکرێت. بۆیە ئێستا من وەک ڕاگەیاندنکارێ لە شوێنی تەواوی ڕاگەیاندنکاران داوای لێبوردن لە مام ڕەشاد و دوو منداڵەکەی دەکەم. هیوادارم ئیتر لەمە دووە بە قوربانی کردنی خەڵک لە ڕێگای ڕاگەیاندنەوە بوەستێنرێت و کۆتایی پێبێت.